ئەمڕۆ مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان پێشوازی لە ئەنەس عەبدە سەرۆکی ئیتیلافی نیشتیمانی ئۆپۆزیسیۆنی سووریا شاندی یاوەری کرد کە پێک هاتبوو لە حەوا سەعدون، عەبدولئەحەد ستیڤۆ، هەیسەم ڕەحمە و محەممەد جوجە. لە دیدارەکەشدا بە شێوەیەکی گشتی تشی خرایە سەر بارودۆخی مرۆیی و پێشکەوتنە مەیدانیەکانی سووریا و ناوچەکە. لەلایەن خۆشیەوە سەرۆکی ئیتیلافی نیشتیمانی ئۆپۆزیسیۆنی سووریا سوپاسی هەڵوێستی هەرێمی کوردستانی کرد لە بەرامبەر حەوانەوە و پێشکەشکردنی خزمەتگوزاریە بنەڕەتیەکان بە ئاوارەکانی سووریا. هەر لە دیدارەکەدا لەبارەی میکانیزمەکانی چۆنیەتی پێکەوە ژیانی ئاشتیانەی نێوان پێکهاتەکان و پێویستی بەشداریکردنی سەرجەم پێکهاتەکان لە دروستکردنی بڕیاری سیاسی تایبەت بە کاروبارەکانی ئێستا و ئایندەی وڵات گفتوگۆی لەبارەوە کرا. هەموو جۆرە تاگڕەوی و پاڵخوازیەک ڕەتکرایەوە کە پێویستە هەموو لایەنەکان لە شەڕی دژ بە تیرۆرستانی داعش و بەدیهێنانی ئایندێکی گەشت بۆ سووریا و ناوچەکە ڕۆڵ و پێگەی خۆیان هەبێت. کۆبوونەوەکە پاڵپشتی خۆی بۆ چەسپاندنی مافەنەتەوەییەکانی کورد لە دەستوری ئایندەی سووریا دووپات کردەوە. گەڕانەوەی پێشمەرگەکانی ڕۆژئاوا کە شارەزایی و ئەزمونێکی باشیان لە شەڕی دژ بە داعش هەیە بە پێویست و گرنگدانا بۆ شەڕی دژ بە تیرۆرستان و پاراستنی ناوچەکە. هەروەها ڕۆڵی ئەنەکەسا وەکو پێکهاتێکی سەرەکی و نوێنەری گەلی کورد لە ئیتیلافی نیشتیمانی سووریا بەرز نرخێنرا.